بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لەوێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم کە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەکەمەوە بۆ تاوتێکردنی باسی بانکی ئیسلامی کە لە ئەڵلقەی پێشوودا چالاکیەکانی بانکی ئیسلامیمان باس کرد کۆمەڵێک باسی گرنگی ناو بانکی ئیسلامی ماوە ئەو ڕۆڵی کە لە کۆمەڵگەدای ژێڕێەوە ئەو چالاکیانەی کە بانکی ئیسلامی لە ناو موسسەکەی خۆیدا کارەکانی دارایی و حساباتی خۆی چۆن بەڕێوە با بۆ وادیعەکانی قسە و باسی زیاتر دەکەین. هەڵبەتە ئێمە لە ئەڵلقەی پێشوودا لە چوارچێوەی بانکی ئیسلامیدا لە باسی مزارەبەدا ماینەوە. ئەمڕۆ کۆتایی بەو باسە دێنین. هەڵبەتە باسی مزارەبە قسە و باسی زۆر هەڵەگرێ هەوڵەدەین لەم ئەڵلقەیەدا مزارەبە تەواو بکەین دواترە چینە سەر چالاکێکی تری بانکی ئیسلامی. هەڵبەتە ئەمڕۆ بە دیاریکراوی قسە و باس لە بارەی پایەکانی مزارەبەکەین لە ناو بانکی ئیسلامیدا بە میوانداری بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید پسپۆڕی ئابووری. ماسا سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ بەڕێز. ماسا هەمێت لە پایەکانی مزارەبەوە دەست پێ بکەین. پێشتر چەند قسەیەکمان لەبارەی مزارەبەوە کرد. ئەمەوێت بزانم کە مزارەبە چەند پایی هەیە لە ناو بانکی ئیسلامی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ بەڕێزە سپاس بۆ کەناڵی پەیام کەم باوەتە زیندوانەی عەسریانە تاوتوێ کە بە هاوبەشی هەمولایەک. ئەمەوێ تیش بخەمە سەر ئەوەی لە فقی ئیسلامیە کۆمەڵێک مەدارسمان هەیە یا مەزاهیبمان هەیە لە ناو ئەم مەزهەبانە مەزهەبی حەنەفیەکان لەبەرەوەی لە عەسری جۆرێک لە با بڵێن دەوڵەت بەکار هاتووە بۆ مەجای دەوڵەت فقێکی زۆر منسەجیمە بۆ دەوڵەت. ڕاستە حەنەفیەکان ڕێیان جیاوازە یا با بڵێن بە مجمەل ڕێی خۆیانیان وتووە لە بەرامبەر جمهور ڕێی خۆی وتووە، بەڵام هەمیشە ڕێی ئەحناف لەگەڵ بوونی مؤسساتی دەوڵەتیە ئەگونجێ. ڕێی حەنەفیەکان لەسەر عەقدی مزارەبە بریتیە لە تەنها ئیجاب و قبوڵ، یعنی ئەو دوو لایەنە لایەنی پارەدار و لایەنی پارەوەرگر ئیجاب و قبوڵی ئەوە بکەن هەردوو لایەن ڕەزامەندی دەربڕن لەوەی ئەو پارەی ئەداتێ ئەویش قبوڵێ ئەو پارە بخاتە مزارەبەوە ئەمە کۆتایی عەقدەکەیە. ئەمە جیاوازە لە مؤسسەوە واتە بانکۆ بۆ شەخص، یعنی ئەگەر ئەمەی جمهور بێنی بۆ مؤسساتی بانکی بیکەی بانک ناتوانێت ئەو مامەڵەیە بکات لەگەڵ کەسێکە کە کۆمەڵی مەرجی هەبێت لەسەر بانک، چونکە بانک مزارەبەی مشتەرەکە وەرەگرێت. مزارەبەی مشتەرەکە پارەی زیاد لە کەسێک دەیان سەدان هەزاران کەس وەرەگرێ بە یەکۆ مزارەبەیان پێکە. بەڵام کاتێک کە باز لە ڕێی جمهورەکەین کە جمهوری عولەما ئەبێ سێ عەقدیان لە بەینا هەبێ. یەکەم گرێبەستی یەکەم لە بینی شەخسەکە ببوورە پارەدارەکە لەگەڵ پارەوەرگرەکە گرێبەستێک لە بینی هەردووکیان هەبێت کە هەردووکیان ڕازی بن لەسەر ئەو کار. زۆر باشە ماسە بەر لەوەی ببوورە پێتە بڕم باوکارانمان ئینفۆگرافیکەمان باتێ خۆشترە بێت قسەی لەبارەوە بکەین. لای حەنەفیەکان ڕەزامەندی هەردوو لە کیفایەتە بۆ ئەوەی ئەو عەقدە ماشی بێ، ینی بڕاتە جێبەجێکردنەوە. بەڵام لای زۆر نەیزانیان جمهور لەگەڵ ئەوانە بێ لەسەر سێ ئاستا ئیتفاق بکەن. یەکەم خاوەن ماڵ و کارکەرەکە، یعنی ئەوەی پارەکەی هەیە لەگەڵ ئەوەی کارەکەیەکە هەردووکیان گرێبەستێکیان هەبێ کە چۆن کارەکەیەکەن. مقەیەدەیە یا مطلقەیە، چونکە لە ناو بانکە مقەیەدە زەحمەتە بکرێت. کەواتە فقی ئەحناف زیاتر بۆ مەجالی دەوڵەت گونجاوترە، بۆیە زۆربەی مەسایلەکانی فقی ئەحناف لەسەر قیاس ئەڕوا. مەدرسەی ڕەئیە، مەدرسەی ڕەئی شتێکی زۆر گونجاوی دروست کردو بۆ ئەو لایەنانەی کەیانەوێت ئەم فقە بگۆزنەوە بۆ ناو تەطبیقاتی عەمەلی بۆ ناو بنووکی ئیسلامی. خاڵی دووەم لە گرێبەستە ئەوەیە کە سەرمایەکە لەگەڵ کارەکە چی بێ لەگەڵ قازانجەکە. تەبان ئەمە بۆ بانک ناشێ، مەسەن مەبلەغی سەرمایەکە تۆ ئازاد نیت بە بانک بڵێ من ئەوەندە دەدەم، لەوانەیە بانک مەرجی هەبێت لەسەر، یاخود پارەکەی تۆ وەرەگرێ ناتوانانی بڵێ ئەبێت تەنها لە فلان کارە بەکاری بێنی، بەس بۆ شخصێکی طبیعی ئەتوانی پێ بڵێ لە فلان کارە بەکاری بێنی. و قازانجیش بانک خۆی تەحدیدیەکە، چونکە تۆ یەک کەس نییە. بانک بۆ خۆی یەک سیستەمدانێ ئەڵێ لە سا ئەوەنەی قازانج بۆ خاوەن پارە، لە سا ئەوەنەی قازانج بۆ بانکەکەیە بێ. ئیتر تەفاوزکردن لەگەڵمان ناتوانێت لەگەڵ هەزار کەسا پارەیان داوە هەر یەکیان جۆرە مامەڵەیەکی لەگەڵا بکە. خاڵی سێهەم دەب
ئەبێت دقێکە بێت تەمە لە بانکە ئیسیمارە هەیە یا ئەو کەشف حسابەی کە ئەدەنێ کە پارەکە داخڵەکەی کەشف حسابێک کە دەنێ معاملە و شتێکەکەی ئەمە جۆرێکە لە دەق لە بینی دوو شخصا کە ئەگەر موەسسەی بانکی نەبێ دقێک هەیە بێم دقە بنووسێ ئەمانە بۆ جمهور پەنایان بردووە مەذهبی ئەحناف لە دۆخێکا کراوە کە جۆرێک لە سیقە و متمانە هەیە جمهور باز لەوەیەکەن ئەگەر مەشاکل ڕوویدا چۆن بگەڕێنەوە بۆ ئەوەی حەلی ئەم نیزاع بکەن کاتێک کە گرێبەستەکە هەیە لە نێوان هەردووکیانە ئەسڵی سەرمایەکەی تا باس کراوە باسی کارەکان کراوە باسی چۆنێتی تەوزیع قازانج کراوە ئەمە لە بانکە هەیە ئەو دقەی کە هەیە ئەو تەکستەی کە هەیە بۆ ئەوەی کاتێک یەکێک لەم دوو کەسە نیزاعێکیان بۆ دروستە بێ ئەیبەن بۆ دادگا بڵێ لەسەرم ئەساسە ڕێککەوتوین کەواتە جمهور لەسەر ئەوەن کە سێ شەرتی هەبێ بەڵام ئەحناف لەسەرەوەن تەنها عەقدی ڕازیبوون ئیجاب و قبوڵی هەبێ کفایەت کامیان گونجاوترە ماوەسا ئەحمەد بۆ فقی دەوڵەتی ئەوەی ئەبی حەنیفە بۆ چونکە لەناو مؤسساتی دەولیە لەناو بانقا ئەمانەی تر طەبیعیە مەسەن ئەوەی کە پارە ئەدا بە بانک بە معاملاتێک و بەڕێکارێکی یاسایی و ئیداری ئەیدا بانک کەواتە جۆرێک لە گرێبەستەکە هەیە سەرمایە ئەوانە سەرمایە و کار و قازانج باسی قازانجەکە کراوە کە چۆن ئەدەنێ بەڵام ئەو دوانەکەی تر زەڕوو نییە چکە تۆ سەرمایەکە دیارە چەندێکە دەی تەحدیدیش ناکەی ئەوەش کە دەق بێ بانکەکە لە ناو لایحەی خۆیان دیاری کردووە کە ئەوان ئیش بە مزارەبەکەن لەسەر ئەو ئەساسانە بۆیە بە بڕوای من هەردووکیان تێکەڵ کرێ بۆ دەوڵەت گونجاوترە چونکە تەحسیل حاصل زۆر باشە ماوەسا بێگومان مزارەبە لە ناو بانکە کۆمەڵە چالاکی لە خۆکرێ ئەتوانین بڵین چالاکیەکانی مزارەبە لە ناو بانکی ئیسلامیە خۆی لە چیا بینێتەوە طبعا بانک لە بیدایەتە کەوتۆتە سەر نەشاتی بانکە چەند فراوان بێ ئەتوانێت بانک لە بیدایەتەوە مزارەبەی موحد بکە یعنی تەنها لەگەڵ کەسێکا بکە بەڵام دوایی بانک ناتوانێت لەگەڵ هەزار کەسا مامەڵە بکە یاخود ئەتوانێت لەگەڵ شخص بە تەنها مامەڵە بکە بە مەرجێ سەرمایەیەکی عیملاقی هەبێ ئەو شخصە کە ئەوە ئەتوانێت مەسەن شێوەی پارەکە شێوەی قازانجەکە شێوەی ئیشەکان هەمووی دیاری بکە مەسەن بانک هەیە کۆمەڵێ ئیشی هەیە مەسەن شخصێک ئەتوانێت بڕوا بڵێ مەسەلەی عقاراتان تەنها با بۆ من بێ ئەمە لەگەڵ بانک کاتوانێت میتفاق بکە بەڵام بە عموم هەرچی بنووکی ئیسلامی هەیە مزارەبەی مشتەرەکەیەکەن یعنی پارە لە هەموو خەڵک وەرەگرن لە زۆرینەی خەڵک وەرەگرن بە مزارەباتی مشتەرەکە حتا بانک هەندێک جار ئەویش پارەدا بە مزارەبە یعنی چۆن پارە وەرەگرێ بۆ مزارەبە ئاوا پارەشەدا بۆ مزارەبە ئەمەش دروستە لە فقی ئیسلامیە کەواتە چەند پارەدارێک کۆ بنەوە ئەتوانن بە یەکۆ کەسێکی مزارب بدۆزنەوە تاوەکو پارەکەیان بۆ بخاتەگەڕ ئەمە وەکو ئەو وایە کە گروپێک لەگەڵ تاکێگەیکەن بانک بەعکسەوە چۆن گروپێک لەگەڵ موەسسەیەکەن موەسسەکەیشی کۆمەڵە خەڵکە باش گروپێک لەگەڵ گروپێک دیسان بانکە بێتە سەرچاوەیەک بۆ تاکێک یا گروپێک یا ئەتوانێت پارەبا بە گروپێک ئیش بکەن یا پارەبا بە تاکێک کە ئیشەکەی بۆ بکەن بەمانەی کەوا کۆمەڵێک پارە وەرەگرن بۆ ناو موەسسەیەک پێوترێ مزارەبەی مشتەرەکە بەڵام ئەوەی لە نێوان دوو کەسایە پێوترێ مزارەبەی فەردی زۆر باشە کەواتە لەو چوارچوەیە ینی هەندێک جار سەرمایی خاوەنکار و یان ئەوەی کە پارەکەیەدا پارەکە کەمە پارەکە کەمە مەسەڵەن بانک ناتوانێت بیخاتەگەڕ ناچار کۆمەڵی پارەی تر وەرەگرێ بەڵام ئەگەر پارەدارێک هەبێ سەرمایە عیملاقی هەبێ مەسەن بانکێک لە هەرێمە کرێتەوە کەسێکی دەوڵەمەند یەکێک لەو دەوڵەمەندانە سەرمایەدارانەی جیهان دووەلی خلیجی کە دەوڵەمەندەکان زۆر یا سەرمایەدارێکی هەرێمی کوردستانە کە بە حساب ئێمە 1 ملیۆن سەرمایەدارمان هەیە کە سەرمایەکان زەبەلاحە یەکێک لەمانە ئەتوانێت تەمیلی ئەو بانکە بکە یا بانکەکە بۆ خۆی ئەیکاتەوە چکە کۆمەڵێک بانک هەن ئێستا بەڵام مەرجە بانکەکە ئیسلامی بێ مزارەبە بکە یاخود نافیزە ئیسلامی هەبێ یەک کەس ئەگەر پارەکەی بەشی کرد ئەوە توانێت بانکە بە فەردی لەگەڵەوە تەعامل بکە ئەگەر بەشی نەکرد ئەوە پارە لە کۆمەڵێ خەڵک وەرەگرێ اینجا پارەکە بە نیسبەت لە نسبەتێک خۆی هەندێک لە بانکان تەحدیدێکان لە چەنەوە وەریەگرێ بەس هەندێک لە بانکان سەرمایەکە چەند بێ مشکلی نییە ینی ویسمە و پرسیارە بکەم ینی هاوڵاتیەک پارێکی هەیە تر لە $1000 بیگرە هەتا هەندێک لە بانکەکان لە $1000 وەریەگرن حتا هەندێکیان لە ڕووی سەهم و لەوەش کەمتر وەرەگرن
لە ینی ساڵانە قازانجیانە بێت ئەم کەسانە بە پێی نەشاتە تیجاریەکەیە چونکە بنووکی ئیسلامی باسمان کرد بانکە ئیسلامیەکان سەرکەوتون لە مەجای نەشاتی تیجاری و قازانجیشان زۆر باشە ئەگەر ئەو چالاکیانە وەکووتت کۆمەڵە پارە و ئەو کەسانی کە بەشداریان کردووە بە هاوبەشیەکە چۆن ینی بانک هەڵەسێ ئەم قازانجە دابەش بکات لەسەر ئەساسێک دابەشەکرێت لە فقی ئیسلامیایە لە اقتصاد ئیسلامی پێوتێ قانون النمر ینی بە پێی خاڵ ئێمە چەند کەسێکین 5 دەفتەر دۆلارمان داوە بە بانکێکی ئیسلامی بۆمان بخاتە مزارەبەوە کەسێکمان 50 وەرەقەی داوە کەسێکمان دەفتەرێکی داوە کەسێکمان 2 دەفتەری داوە کەسێکمان 3 دەفتەر و ئەوە تاوەکو ئەخیری بانکی یەنێتی قازانجەکە چەندێکە تەبانەبێت دوای باسیەکەین کەەوە مەساریفی مزارەبە لەسەرکێ مەساریفی لێ جیاکاتۆ لە ئاخری ساڵا قازانجەکە تەحدید دەکا کە مەبلەغی ئەوەندەیە بۆ نمونە دەفتەرێک دۆلار قازانجمان کردووە دێنێتی بە پێی کەمترین پارە ئەکاتە سەهمێک دوای پارەکانی تر تەقسیمی ئەو پارەیەکە بۆ نمونە کەمترین پارە 50 وەرەقەیە ئەوەی دەفتەرێکی داوە ئەگەر ئەو بکاتە سەهمێک ئەوەی دەفتەرێکی داوە 2 سەهمی بەرەکەوێ ئەوەی 2 دەفتەری داوە 4 سەهمی بەرەکەوێ ئەوەی 3 دەفتەری داوە 6 سەهمی بەرەکەوێ پارەکە تەقسیمی کۆی سەهمەکانەکە 50 وەرەقەیەکە سەهمێکە 100 وەرەقەیەکە 2 سەهمە ئەوی تریش 4 سەهمە ئەوی تری 6 سەهمە هەمووی کۆکاتەوە ئەسڵی قازانجەکە تەقسیمی ئەم ژمارەیەکە هەموو سەهمێک دەرەکەوێت چەندێک قازانجی بەرکەوتووە اینجا یەک سەهمەکە یەک نمرەکە یەک پلەکە قازانجی خۆی وەرەگرێ 2 پلەکە تەبان ئەمە لەکەیەوە لە ئاخری ساڵەوە ئەمە لە کاتێکە ئەگەر قازانج هەبوو نەبێت ئەگەر قازانج نەبوو مەسەن نەشاط تیجارێکە قازانجی نەکردووە لە سەرمایەکە پارە نادرێ بەوەی مزارەبەکەی گرتووە یعنی بانک هیچ بۆ خۆی هەڵناگرێت کەسەکەیش هیچ بۆ خۆی هەڵناگرێت چونکە سەرمایەدارەکە هیچ قازانجی نەکردووە خاوەن جوودەکەیش جوودەکەی بەرهەمی نەبووە لەسەر ئەساسی نومەر بەم شێوەیە با بڵێن ماوەسا بەر لەوەی چەند ئینفۆگرافیکێکیشمان هەیە لەسەر چۆنێتی قازانج دابەشکردنەکە و کارانمان ئەگەر لەگەڵ ئێمەدا ئینفۆگرافیکانمان بنێ بۆی زۆرتر بتوانین شیکاریەکە بۆ بینەرانمان ڕوونتر بێت بێگومان ئەم باسانە ماوەسا ئەگەر ئینفۆگرافیکی لەگەڵانە بێت تۆزە قورسە وەرگرتنی بەتاکی تەمان بڕی سەرمایە هەر بەشدار بوو یەک ماوەی بەشدار بووە سەرمایە بڕی قازانجی گشتی ئەم سێ ڕەهەندە ئەبێ دیراسە بکرێت باش وایە کە لە یەک کاتابێ وە سەرمایەکان یا یەکسان بن بە یەک یا چەند جارەی یەکتر بن بۆی ئاسان تەوزیع بکرێت سەرەتا بڕی سەرمایە هەر یەکیان تەحدیدە وایە خاڵی دووەمیان ماوەسا لای بانکیش تەحدیدە یان لای ئەم چەند کەسە کە ڕێکەوتون بڕی سەرمایان هەندێک جار بانکەکە لەوانەیە خۆی بۆی تەحدیدکە بڵێ ئەبێ مەسەنێکی 50 وەرەقە بێ یا یەکی دەفتەرێک بێ مەشروعێکی تایبەتە یا مەشروعی تایبەتە یا مەجموعەیە مەشاریعە لەبەرەوەی سەرمایە بێ تەحدید بێ هەموو کەس دەزانێت چەندێک سەرمایە تەقدیمەکە لای بانکەش دیارە سەرمایەکە چەندێک خاڵی دووەم ماوەی بەشداری مەسەلەن کەسێک کە بۆ 6 مانگ داوێتی جیاوازە لەوەی بۆ ساڵێک داوێتی بۆ چونکە ئەوەی بۆ ماوەی ساڵێک داوێتی سەهمی تەواو وەرەگرێ نمرەی تەواو وەرەگرن بەڵام ئەوەی بۆ 6 مانگە نیوەی نمرەکە ئەگەر مەشروعەکە لە کۆتایی بە 1 ساڵ جێبەجێ کرا بەزەگەر مەشروعەکە بۆ 3 ساڵ بوو نەتیجەی قازانجەکانیان لە 3 ساڵا کۆتایی هاو ئەوەی ساڵی یەکەم پارەکەی داوە جیاوازە لەوەی ساڵی دووەم پارەی داوە جیاوازە لەوەی ساڵی سێم پارەی داوە مەسەن مەشروعەکە تەکمیلەی ئەوێ پێویستیان بە پارەی تر هەبوو ماوەسا ببوورە بەر لەوەی بچیتە خاڵسیان پرسیارێکم بۆ دروست بوو ینی ئەو کەسەی لە نیوەی مەشروعەکەیە بۆ ناگەر مەشروعی بە 3 ساڵ تەواو بێ لە ساڵ و نیوە گرێبەسەکەی بۆ ساڵ و نیوە کردووە بکشێتەوە ینی بانک سەرمایەکەی داتەوە لە کاتێکا کردوێتی مەشروعەوە دوو جۆر هینمان هەیە باسی ئیلتیزامەکەین و کاتەکەین لە بەشی داهاتووە کە کەی بۆی هەیە بکشێتەوە مەرجی هەیە بانک مەرجی هەیە مەسەلەن لە چ کاتێکە ئەو کەسان ملزەمە کە بەشدار بێ و بەردەوام بێتە لە چ کاتێک نەخێر مخەیرەوە توانێت پاشە کشە بکات کەواتە بڕی قازانجەکە تەبان ئەبێ بخەمڵێنرێ ئەگەر مەسەن کاڵاو کەلوپەل بوو
مابوویە و لە کۆتایی ساڵ و فترەی مزارەوەکە بۆ ساڵێک بوو لە ئاخری ساڵ و کۆمەڵێک ماواد ماوەتەوە ئەبێ ئەو مەوادانە بخەمڵێنرێ بە پارە ئەم جارەکانی پارەکە تەوزیعکەن دوایەوە مەساریفی لێجیاکرێتەوە بە ساڵیفیش باسەکەین باش بڕی قازانجی قازانج هەندێک جار ئیتیفاقەکە وایە بۆیە وتمان گرێ بەس مەسەلەن مزاریب هەیە ئیشی نادرەکە قازانجی باشەکە ئەتوانن لەناو مزارەوەکە بڵێن ئەگەر نیسبەی قازانجمان مەسەلەن دەفتەرێک دۆلار لە ساڵدا قازانج بکە باشە ئەڵێن ئەگەر گەیانتە لە سابیست ئەوە لە حسەکەی خۆت ئەوەندە زیاتر دەدەینێ لە سایەکە بۆ زیاکەی ئەگەر قازانج گەیاندە لە ساسی ئەوە لە ساڵ سێ قازانجەکە بۆ ئضافە بۆ وەدایع بۆ ئەو کەسەی کەوا چالاکیەکەیەکە مەسەن کەسێکە ئیشی نەجاحەتی زۆر هێناوە ئامادە نییە پارەی هەموو کەس وەرگێ و بیخاتە کاسپیەوە بۆیە ئەمە بۆتە توانا و نەشاتەکەی خۆشی بۆتە جۆرێک لە سەرمایە بێزگەلەوەی کارەکەەکە نەشات و فکری خۆشی بۆتە سەرمایە بۆ ئەو بۆیە ئەتوانن بڵێن ئیزافەتەن ئیلا ئەو بەش تۆوەکو سام حسێ بکەین لە ڕووی چالاکی و ئەگەر قازانجەکە گەیاندە فلان بڕ ئەوە ئەوەندە زیادە دەدەینێ ئەم ئیتفاقەکە مەسەن بانک ئەتوانێ بڵێ ئەگەر ئەرباح لە ساعت 10 سەرمایەکە بوو بانک ئەوە نەوەرەگرێ نەخێر ئەگەر لە ساعت 20 سەرمایەکە بوو بانک لەوە زیاتر وەرەگرێ بۆیە ئیتفاقیە مزارەبە دروستیشە لە دروستیشە مادەم جمهور لەسەر ئەوەن ئەبێ ئەحناف لەسەر ئەوەن ڕازیبوونی هەردوو لا المؤمنون عند شروطهم إلا شرطا أحل حراما أو حرم حلالا شروط لا هيني على قانون إن شاء الله شروط متعاقدين رشاوة كده بو هردولا بو هردولا متعاقد أواني عقدا كان شروط يعني بملزم بيبو يكتب ئەگەر لە مزارەبەی هاوبەشدا بڕی سەرمایەکان یەکسان بن باشترە بۆ چونکە حسابی نومەر ئاسان تەوزیعکرێ چەند جارەی یەکتر بن بەڵام مەسەن یەکێ 10 وەرەقەوەیەکە 20 وەرەقەوەیەکە 30 وەرەقەوانە نەختێک قورسە قازانج سێبکردن بۆیە زۆر جار مزارەبە ئەگەر لای ئەشخاص بوو پارەکان تەحدید بێ یا پارەکان یا یەکسان بن یەکی 50 وەرەقە بێ یا یەکی دەفتەرێک بێ یا چەند جارە بێ بۆ ئەوی سامەکە ئاسان دەبێت کەرتی تێنەکەوێت باشە بانک ئەگەر چەند کەسێک ئەمەیان بۆ هەڵ نەسوڕا بانک چۆن مامەڵەیان لەگەڵاکە بانک خۆی ئامادەیە مەسەن حساباتی دقیقیانەیە بانک ئەتوانن نیسبەی پارەکەی تۆ چەندێکە بەشێک لەو پارە لەسەر کولی پارەکە لە سا ئەوەی سەرمایەکەی توێ قازانج لە سا ئەوەنە وەرەگری ئەتوان بە نیسبەت هەموو عملەیەکی حسابی ئاسانە جزء لەسەر کول ضربی 100 کاتە نیسبەی پارەکەی تۆ لە ئەسڵی سەرمایەکە مەسەن کاتێک گەڵێن 30 وەرەقەی داوە ئەسڵی سەرمایەکە دەفتەرێکە کەواتە لە ساسی قازانجی تۆیە دوای دەرکردنی مەساریف جوانە ماوەسا بینە سەر باسێکی تری مزارەبە ینی کات لە مزارەبەیە چۆنە ینی ئەو کاتە تەحدید دەکرێ ئەو کاتە چۆنە تەمەن مزارەبە ئەبێت لە بیدایەت تۆ تەحدید کرێ بۆ ماوەی چەندێکە بە مطلقی نییە عولەمای مالیکی کە بازەکەن ئەڵێن کە چوویتە ناو مزارەبەوە ملزەمی بەڵام جمهور ئەڵێن تا دەست نەکا بە چالاکی ملزەم نییە کەواتەوە جوابی پرسیارەکەی جەنابەتەکەی ئەتوانێ خاوەن پارە سەحب بکە مەسەن پارەیەکی داوە بە کەسێک بۆ مزارەبە بەڵام هێشتا چالاکی ئابوووریەکە دەستی پێ نەکردووە مەسەن وتوێتی کاڵاو کەلوپەلیە نین لە سینەوە ئەوەندە پارەم پێویستە ئەمیش زۆر بە ئاسانی پارەکەی بۆ بردو و لایەتی بەڵام هێشتا پارەکەی نەخستوەتە حسابی شەریکە سینیەکە خاوەنی پارەکە بۆی هەیە لەم کاتا سەحبیکە بەڵام کە درا بە کاڵاو کەلوپەل ئەوە ناتوانێت سەحبیکە ئەی بەنسبەت بانکەوە بەنسبەت بانکەوە ئەگەر عەقدیان نووسی کە ئەوە ئەم پارەیە تەسلیمەکە بە ڕووی مزارەبە ئەوەی تر بۆی نییە سەحبیکە مەسەن ئەڵێ ئەم پارەیە بۆ مدەی ئەوەنە لە مزارەبایە لە تەوقیعەوە حتا کۆتایی هاتنی ئەو فترەیە کە تەحدیدیان کردووە ناتوانێت پارە سەحب بکە کەواتە ئەگەر لە بینی دوو شەخصا بوو بۆی هەیە لە هەر کاتێکە ئیلا مالیکەکان نەبێ مالیکەکان ئەڵێ ملزەمە بەوەی کە پارەکەی تەسلیم کرد ملزەمە بە جێبەجێکردنی بەڵام جمهور لەسەرەوە نەخێر ملزەم نییە خاڵی دووەمیان بۆ دووبارەکردنەوەی ئەگەر چووە نەشاتە تیجاریەکە ئەوە ملزەمە خاڵی سێهەمیان
ئەگەر عقد بوو گرێبەست بوو نووسیان بۆ ماوەی چەندەکان لە کاتی واژووکردنی گرێبەستەکەەوە ملزەمە بە واژۆی خۆی ناتوانێت بە هیچ شێوەیە پاشەکشەی لێ بکە چکە هەیە شتی تری بۆ دروستە بێ هەیە تەخەوفی بۆ دروستە بێ بەس ئەو کە گرێبەستەکەی کردووە لەوانەیە بانکەکە یا مؤسسەکە پێشتر قەزیەکەی کرد بێ ئەم جۆرێکەکە لە شەهید لە شەری بۆیە بۆ هەموو لایەنەکان دوای کۆتایی فترەکە هەمویان بۆیان هەیە بڵێن با مزارەبەکە بەردەوام بێ نەخێت هەندێکیان دەتوان پاشەکشە بکەن هەندێکیان بەردەوام بن کەەوە بێتە گرێبەستێکی تازە بەڵام ماوەسا ئەگەر ئەم پارە لەلایەن بانکی ئیسلامیەوە وەرگیرا بۆ خرا ناو مەشروعێکەوە ئەم مەشروعە بە دوو هۆکار نەتوانرا سەر بگرێ هۆکارێکانەوەی کە کەسەکە بانکەکە کە ئەوێت ئەم مەشروع بخاتە گەر لەگەڵ کەسە کارکەرەکەیە نەگەیشتنە نەتیجە ئەتوانن پاشەکشە بکەن و پارەکانی خۆیان وەرگرنەوە عقدەکە هەڵەوەشێتەوە عقدەکە هەڵەوەشێنەوە ئەگەر پارەکان بۆ ئەو تیجارەتە دابێ بۆ ئەو شخصە دابێ یا بۆ مەشروعێکی محەدەد دابێ بەس ئەگەر دابێتیانە بانکەکە چکەنەوەن بانکەکەیە نازن بانکەکە لەگەڵ مزاریبێکی تراقسەی کردووە ئەوان پارەکەیان لەوەیە بەس ئەی قازانج ناکە مەسە مەشروعەکە جێبەجێ نەبوو پارەکانی ئەمانی چۆتە بانک هیچ قازانجێ ناکە ئەمانیش قازانجێ ناکەن بانکی جهودی زەرەر کردووە ئەمانیش پارەکەیان سەرمایە بەدەست نەهێنا وەستاوە پارەکان وەستاوە نەیتوانیەوە هیچ دەخلێک بخاتەگەر خاڵی دووەم لە پرسیارەکە ماوەسە ئەگەر درا بە مەشروعەکە لە نیوەی ڕێگەیە خاوەن کارەکە خاوەن مەشروعەکە کە بانکەکە گرێبەستی لەگەڵا کردووە ڕۆی پاشەکشەی وەکو لە هەرێمی کوردستانە بینین لە نیوەی مەشروعەکە جێ هێڵێ بانک بۆی هەیە بیراتەیەکێکی تر ئەینجا ئەگەر زەرەری کردبوو لەوە پێش باسی زەرەکەین چۆن تەوزیع بێ و ئەگەر زەرەری نەکرد بوو کەسێکی تر لە شوێنی ئەو مەشروعەکە وەرەگرێ و مەشروعەکە بەردەوام بێت تا تەکمیلەیەتی ماوەسە لەم کاتانەیە ینی بۆ نمونە بانک وەدایەکانی ئاگادارەکاتەوە کە بۆ ماوەیە قازانجەوەسێ لە بەرەوەی مەشروعەکە وایە و ئەم خەڵکە دوجار ناتوان لەگەڵ بانکە گرفت دروست نابێت بانک تعاملکردن لەگەڵ بانکی ئیسلامیە لەسەر ئەساسی سیقەیە چونکە بانک ساڵانە شتێک دەرەکە پێوتێ میزانی عمومی میزانی عمومیەکە دەرەکە ئەڵێ ئەمساڵ من سەرمایی وەدایعم ئەوەندە بووە لە ئەوەندە مەشروع بەکارمێناوە 1 2 3 4 تا ئاخری هەر مەشروعێکم ئەوەنە قازانجی کردووە چونکە لەوانەیە من و تۆ کاک سالار هەردووکمان بە یەکەوە دوو پارە یەکسانماندا بێ بە بانک بانکیش خستوێتێ کۆمەڵی مەشروعی جیاوازەوە پارەکەی تۆ قازانجی کردووە پارەکەی من قازانجی نەکردووە بەڵام بانک لە کۆتاییە سەرمایەکانی بە یەک و قازانجیان کردووە بۆیە قازانجەکە وەکو یەکدا بەشە ئیشتراکی نابێ و کاتە نە بۆ چونکە تۆ بانکەکە پارەکانی خستۆتە گەڕ نەک بە تایبەتی تۆ پارەیەکە خستۆتە بانکەکە منیش پارەیەکم خستووە بەس بانکەکە ئەو پارەیە تۆی بە تەحدید نا مەسەن مەبلەغی دەفتەرێکیاوە بۆ مەشروع و مەبلەغی دەفتەرێکیاوە بە مەشروعێکی تر قەدەرەن بە ناوی منۆ نییە ئەو مەشروعیان پارەی بانکە دەفتەرێکیان قازانجەکە دەفتەرێکیان نایکە لەو قازانجە بەشی ئەمە دەرێکە قازانج ناکە بۆ چونکە تەعامل لەگەڵ کۆی سەرمایەکە ئاکە بەشێک لە سیستمی هەز ناکە ئیشتراکی تێکەڵە جۆرێک لە عەدالەتی تێکە چونکە ئیسلام قەناعەتی بە عەدالەت هەیە چونکە ئەو پارەی داوە دەخلی بۆ بگێڕێ قەدەری ئەو چییە کە پارەکەی ئەم قازانجی نەکرد باشە ئەگەر نەدرێ بە ئەم کەسێک کە قازانجی کردو لەم مەشروعەیە بڕی پارەکەی کەم نابێتەوە کادرێ بە تۆ؟ نا بڕی پارەکەی کەم نابێتەوە بۆ چونکە حسابی یەک جملە سەرمایی بۆ کراوە مەسەن بانکەکە دوو دەفتەری خستۆتە قازانجۆ دوو دەفتەرەکە مەسەن 50 وەرەقە قازانجی کردووە لە ماوەی ساڵێکە 20 وەرەقە قازانجی کردووە ئەو بیر لەوە ناکاتەوە لە دوو دەفتەرەکە کە قسوێت دەفتەرێکیان نەشاتی هەبووە دەفتەرەکەی کە نەشاتی نەبووە هەموو قازانجەکە لە بانکە لە میزانی عمومیە ئەڵێ ئەرباحی ئەمساڵمان ئەوەندە بووە مەساریفمان ئەوەندە بووە کەواتە بە پێی نومەر هەر کەس پارەی دابێ تەبەن لە کەمترین سەهمۆ پارەکە بە پێی کەمترین سام حسێ بکرێ یا بە مجمل حسێ بکرێ ئەڵێ هەر کەس پارەی دابێ ئەوەندە قازانجی وەرگرتووە بۆ تەخەنە یا حسابێک یا ڕاستەخۆچی وەریەگریت طبعا حسابی خۆتە هەیە لە بانکەکە بۆ تەقەنە حسابێک و هەندێک لە بانکەکانیش باسمان کرد کە
لایەنە کۆمەڵاتیەکەی لێ جەبەجێەکەن مادەم ساڵی بەسەراتێ پەر بووە نەشاتێکی تیجاریە زەکاتەکەیشی لێدات. ماوەسا چووکە کۆتا ئەڵلقەی بەشی مزاریبمانە زۆرترین پرسیارمە بێ ببوورە کەسێک پارەی لە بانکی سامی داناوە و لە بەشی مزاریبا کراوەتە مەشروعێکەوە بەڵام قەدەرەن یەکێک لە کەسوکاری نەخۆشەکە پێیسی بە کێشانەوەی پارەیە لە بانک بەڵام پارەکەشی چۆتە مەشروعەوە بانک ئەتوانێت پارەی باتێ؟ بانک بە هیچ شێوەیە ناتوانێت لەو مزارەبەیە بۆی سەحب بکە چونکە تازە چۆتە مەشروعەکە پێویستی بە پارێ چکە ئەوە سێ زەرەر لە هاوڵاتیەکانی دیکەدا نابێت لا ضەرەرە لا ضیرارەوە قاعدەیەکی ئوسولیە کە حەدیثە باش نابێت ببیتە هۆی زەرەردان لە خەڵکی دیکە ئەم ئەتوانێت مەسەن بۆ نەخۆشەکە پارە قەرزکا تاوەکو مەشروعەکەی پارەکانی بۆ گەڕێتەوە قازانجەکەی دەسەکەوێت بەڵام ماوەسا هەر لە چوارچێوەی ئەو پارە کێشانەوەدا قازانج بۆ نمونە گەر مەشروع درابوو بە مەشروعێک مانگانە قازانجەکە بۆ بانکە گەڕایەوە بە هەمان شێوە وەدایعەکانیش ئەتوانن قازانجەکان مانگانە ڕاکێشن بانک لەسەر ئەساسی کۆتایی مزارەبە قازانج تەوزیعەکە مانگانە فترە نییە لە کۆتاییە کە مەشروعەکە نەجاحەتیە ئەڵێ ئەم مەشروعە ئەوەنە نەجاحەتی کردووە بە عموم ساڵانە میزانی عمومی ئەعلانەکەن بۆ ئەوەی ئەو بانکە لەوانەیە ئەسومی مشارکینی تایە مەسەن لە ئەساس و سەرمایەی خەڵکی تایە ساڵانە بۆ ئەوەی هەم زەکاتەکەی لێ دەرکەن کارێکی ئاسانە هەندێک جار مەشاریع زەریبەی لێدرێ تەوان زەریبە جیاوازە زەکات جیاوازە زەریبە بۆ حکوومەتە زەکات بۆ ئەو ئەسنافانەیە کە باسەکە چونکە حتا سەرمایە لە ئیسلامە دوو خزمەتەکە سەرمایە خەڵکی مسلمان دوو خزمەتەکە خزمەتێکی کۆمەڵایەتیەکە خزمەتێکە بە حکوومەت بەڵام سەرمایە خەڵکی نامولتەزیم تەنها یەک خزمەتەکە بە کۆمەڵگە ئەویش بریتە لە پێدانی زەریبە وەلەو مەجالێشە تەهەڕوبی زەریبی هەیە کە خۆی دزێتەوە لە زەریبە و پارانە ئەو نەشات تیجاریە زۆر جاواسی ناکە ئەبینین لە عالەمە زۆرێک لە سەرمایەداران زۆرێک لە ڕئیسی وڵاتان زەریبە نادەن و تەهەڕوبی زەریبیان کردو دوای تووشی لێپرسینەوە محکەمە ماسا ینی هەر لە چوارچێوەی جیاوازی بانکی تەقلیدی و ئەوەیە ئەم پرسیارم بۆ دروست بوو ینی لە بانکی تەقلیدی ئەتوانی مانگانە قازانج ڕاکێشی ئەویش فایدە سەنەویە ئەویش سەنەویە فایدە سەنەوی ئەگەر لە حاڵەتی زەروریەکەیە کە باسم کرد ئەو وەختە مەسەن لە بانکی تەقلیدیە ئەتوانێت پارە بە قەرز وەربگرێت بەس بە فایدە بە فایدەیەچێتە سەر زۆر باشە دەستخۆش ئەمەوێت ماوەسا لە بارەی خەرجی کەسی مزاری بۆ قسە بکەین خەرجی کەسی مزاریب چۆنە لە بانکی سامی طبعا کۆمەڵێک خەڵک ئەگەر بۆ کەسایەتی بوو کۆمەڵێک لە نێوان دوو کەسا بوو پارەی دابوویە تیجارەتی پێ بکە مەصرفی کەسەکە ئەبێتە دوو بەشۆ مەصرفێکە بۆ خودی خۆی بە سروشتی مەصرفی کردووە ڕۆژانە مەسەن ئەچێ بۆ بازار دێتەوە مەصرفێکیش بۆ ئەو نەشاتە تیجاریە ئەڕوا بۆ شوێنێک لەوانەیە سەفەر یەکێک لە شارەکان بکە لەوانەیە مەسەن ئەگەر ئەو مەشروعانە بێ ناچێ بۆ ئەو شارە اینجا لەو شارە سیارە بەکارێنێ ئەمە بەنزینەکەی خواردن نەخوا ئەوە فندق بەکارێنێ نەخێر ئەڕاتە دەرەوەی وڵات کەواتە مەصرفی طبیعی شخصەکە لەسەر خۆیەتی بەڵام مەصرفی مەشروعەکە لەسەر ئەرباحی مزارەبەکەیە قازانجی مزارەبەکەی بۆیە ئەگەر ئیطمئینان لەو مەجالان نەبێ هەر مەصرفێکیش لەناو بازار بکات چی سەرفکات لەناو بازارە بە سروشتی بۆ خۆی هەندێک جارێک خاتە سەر قازانجی مەصرفەکە ئەمە لەکوێ ئیشکالاتی دروست کردووە لە ئەسهومی شەریکاتە شتێکەیە لە ئەسهومی شەریکاتە پێڵەن مشکلة الوەکالە مشکلة الوەکالە ئەو کەسەی کە ئەبێتە با بڵێن ڕئیسی مەجلیسی ئیدارە ڕئیسی مەجلیسی ئیدارە لە مەشروعێکی ئیستثماریە کە خەڵکێکی زۆر سەهمی ئەم مەشروعیان کڕیوە ئەو بە حکمی ئەوەی زۆرترین پارەی داوا بێتە ڕئیسی مەجلیسی ئیدارە کابێتە ڕئیسی مەجلیسی ئیدارە نەسرەیەکی تایبەتی بۆ هەیە مەسەن سارەی بۆ هەیە بیکڕێ لەسەر قازانج تاقمی قەنەفەی ژوورەکە هەیە بیگۆڕێ خواردن و داوەت و داوەتکاری یەکێک لە کێشە هەرە ئەساسیەکانی ئەوەی مشکلەی وەکالە هەیە ئەوەی ڕئیسی مەجلیسی ئیدارە سەرفەکە ئەم مشکلەی وەکالەیە لە عالەمە ئێستا بۆیە دائیمەن مەجلیسی عموم ئەوانەی کە دوای مەجلیسی ئیدارە دێن کە دیاری کراوە هەچ کەس چەندێک نیسبەتی سەهمی هەبێ لە مەجلیسی عموم کە کۆبنەوە ئەبێت تەحدیدی کەن
ڕئیسی مەجلیسی ئیدارە سەلاحیەتەکانی چییە؟ بۆی هەیە لە ساڵێکە مەسەن سارەیەکی مۆدێل ئەوەنەی پێبێ، چکە ڕئیسی مەجلیسی ئیدارە پێویستی بەوە هەیە سارەی پێبێ، پێویستی بەوە هەیە نان بخوا، پێویستی بەوە هەیە خەڵکێک دێ بۆ لای ئاوێکی بداتێ، پێویستە مەسەن ئەڕواتە هەندێک مناسەبات و پارە ئەبەخشێ، تەکلیفاتی لێکەن، بۆیە بێ بۆی تەحدید کەن سەلاحیەتی چەنە، چکە زۆر جار ئەمانە ڕێگەی فەسادیان بەکارهێناوە بە شێوەیەک لە شێوەکان پارەیەکیان سەرف کردو بۆ یەکێک لەو دیوەگەڕاوەتەوە بۆ خۆی، یا کەسێکی نزیکی خۆی لەوێ دانێ بۆ ئەوەی پارەی خەڵکە قازانجی خەڵکە بیدا بە کەسێکی نزیکی خۆی. ئەو مەشروعانەی کە لە وڵاتی ئێمە ئەسهمن یەکێک لە مشکلەکانیان ئەمەیە، ڕئیسی مەجلیسی ئیدارە زۆر بە فراوانی مەسروفاتێک. لە بانکی ئیسلامیە ئەم ئیشکالە هەیە؟ لە بانکی ئیسلامیە مەسەن بانکەکە ئەبێ میزانەی عمومیەکەی ئەو شخصانەی کە پارەیان داوە ئاگیان لە میزانەی عمومیەکەی بێ، بزان چەندێکیان مەصرف کردووە، پرسیاری لێ بکەن، ئیستیجوابی بکەن، مەسەن ئەگەر گومانیان لە هینێکە بوو طبعا تدقیقی شەریکات هەیە، تدقیقی داخلی و تدقیقی خارجی هەیە، بزانن ڕقابەی تدقیقی خارجی چۆن ئەم پارەی هەڵسەنگاندووە، ئایا فعلەن ئەم وسوڵاتەی کە ئەم کردوێتی ئەم وسوڵاتی هێناوەتەوە چوون بۆ خاتری ئەم مەشروعە چوون بۆ تورکیا، لەوێ ئەوەندە مامۆ لە فلان فندق، بزانن فعلەن پارەی فندقەکە بەو شێوەیە، ئەو مەسروفی تاری کە کردوێتی بەو شێوەیە، مەسەن لەوانەیە کابرا ئێمە لە یەکێک لە ئیستیجوابەکانە وەزیرێک باسی لە سەفەرێکە کرد، $1 دەفتەر دابوو بۆ سەفەرێک بۆ دووبەی، یەک تارەی بە خاص گرتبوو بۆ سەفەرێک بۆ دووبەی، کە ئەمە خۆی بۆ خۆی بۆ ئیشی حکوومەت چوو بوویان بۆ ئیشی حکوومەت چوو بوو، بەڵام ئەکرا لە باشترین شوێنی تارەکە کە پێوترێ فێرست کلاس، لەوێ دانیشێ و لە VIP و تەبیعی نا ئەو تارەیەکی بە خاص گرتبوو بۆ کاروبارەکەی کە پێڕوە. هەر لەو چوارچێوەیە لێپێچینەوە کرا؟ هەر لەو چوارچەوەیە لێپێچینە لەوە کرا، چونکە تا ڕقابە ورد بێ نسبەتی فەساد کەمەکە، بە تایبەتی ڕقابەی خارجی، چونکە ڕقابەی داخلی لەژێر سەیترەی ئەو کەسایە ڕاست، بەڵام ڕقابەی خارجی ئەوە مەسەن لە وڵاتی خۆمان دیوانی ڕقابەی مالیەکە هەندێک جار شەریکاتی خارجیەکەن، مەسەن ئێستا راپۆرتی دیلۆیت دەرچووە، دیلۆی شەریکەیەکی عالەمیە، KPMG شەریکەیەکی عالەمیە، ئەرنست مۆنگای شەریکەیەکی عالەمیە، ئەمانە تەحەیوز ناکەن بۆ کەس، هەرچەندە شەریکەی دیلۆیت هەندێک ملاحەزاتی لەسەر بوو، بەڵام ئەم شەریکاتانە لە ناو عالەمی محاسبە متمانەیان هەیە، جۆرێک لە متمانیان هەیە و ئامادە نیە و متمانەیە بە هیچ شێوەیە بشکێنێت، چونکە ئیعتیباراتی کەمە بێتەوە. ڕاستە. لە گرافیکەمانە ماوەسە خەرجی وزاری بەکرێ بە دوو بەشەوە، مەبەست لەم دوو بەشە چییە؟ بەشێکیان مەصرفاتی شخصەکە خۆیەتی کە تەبیعیە، ڕۆژانە ئەم چالاکی هەبێ و نەبێ ئەوە چێ بۆ بازار بۆ شوێنی کارەکەی، نابێ ئەمە حساب بکە، نابێ ئەمانە حساب بکە، یعنی ئەگەر حساب کرا، ئەگەر حسابی کرەوە خیانەتی لەو ئەمانەتە کردو. بەشی دووەمیان ئەوەی کە ینی بەشی دووەمیان ئەوەیە کە بۆ ئەو ئیشە چووە، تەمان ئەمە لە چی دەرەکرێت؟ لە قازانج دەرەکرێت. ئەی ئەگەر مەشروعەکە قازانجی نەکرد، ئەم مەسروفاتە لەکوێ دەرەکرێت؟ لە سەرمایەکە دەرەکرێت، چونکە نابێ ئەوەی ئیشەکەیەکە مەصرفەکەیش لەسەر ئەو بێ و قازانجیشی بەرنەکەوتووە. سەرمایەکە ئەمە کە مەصرف هەبوو، مەسەن مەشروعێکە 5 دەفتەریان خستۆتە ئەم مەشروعەوە، کۆتایی ساڵ هاتووە هیچ قازانجێک دیار نییە، قازان سفرە، بەڵام 50 وەرەقە مەسروفاتی هەبووە لە ماوەی ئەم ساڵە، ئەم 50 وەرەقە دانرێ بە خەسارەت، نابێ بخرێتە سەر کەسەکەی کە هەڵساوە بەکارێک. ماسە لە بانکی ئیسلامیە ئەو ڕقابەیە هەیە، چونکە وەکو خۆت وتت لە بانکی ئیسلامیە قزەیەکەی پێوترێ ڕقابەی شەرعی، یعنی مشریفێکیان هەیە، ئەم مشریفە دایمەن مراقبەی ئەم بانکەکە، و هەموو بانکێکی ئیسلامی و غیر ئیسلامی لە وڵاتە ساڵانە ئەبێ میزانی عمومی دەرکەن، بڵێن چەند سەرمایەمان هەبووە، چەند قازانجی کردووە، چەند مەصرفمان هەبووە، چەند مەشروعمان جێبەجێ کردومانە. ئەو بانکە ئەگەر گومانی لەسەر هەبوو، ئەوان لیژنەی تایبەتی بۆ دەرەکەن، لەو لیژنە تایبەتیانە جیهاتی مەسەن بانکی مەرکەزی تێ متابعەیەکە، دیوانی ڕقابەی مالی دێت متابعەیەکە، زۆر جار اعتیماد دەکەنە سەرەوەی ئەڵێن ئەبێ حساباتی تۆ لە ڕێگەی شەریکەیەکی خارجیوە بکرێ، شەریکێکی خارجی لە وڵاتە مکلفەکەن کە تدقیقی حساباتیان بانکەمان بۆ بکە، ئەو شەریکە خارجیە لەبەر سمعەی خۆی زۆر بە دەقیقی
حساباتە کاژمارەکە. ماوەسا ئەگەر بانکی ئیسلامی بێگومان وەکو خۆت وتت پارەکانی کە قازانجەکە لە ڕێگەی مەشاریعەوە مەشاریعانش دڵنیایی تەواو وەرەگرێ ئەنجا دەست پێەکە. ئەگەر خاوەن مەشروع کە بانکەکە ئیشی لەگەڵەکە خۆی ئەو کەسانی کە مەشروعەکە هەڵە سوڕێنن خۆیان خەرجیان زۆر بوو مەسەلەن لادانیان زۆر بوو مەسرفەکانی ئەوەی کە پێوترێت لە بەشی یەکەمە خەرجی کەسیان زۆر کردبوو لەسەر حسابەکەش بوو دوجاریش بانکەکە سەرەرەکە هەر ئەمە چۆن چاودێریەکە ئەمە طبعا کەشفە بێت چونکە ڕقابە دقیقە لەو مەسەلە ئەم حاڵەتە لە یەکێک لە شەریکاتە لە مصر دەرکەوت پارەیەکی زۆر درابوو طبعا ئەم بانکانە هەندێکیانشن شخصیاتی ئیسلامیەنن ئەیکەنە واجهە کەیکەنە واجهە خەڵکی سادە و ساکار مادەم کەسایەتێکی ئیسلامی و مەسەن مامەسایەکە و بەو شکڵی کە هەیە دیعایە بۆ ئەم مەشروعەکە زۆر جار ئیستیغلالی ئەم قەزیەکە کە لە میسر ئەم قەزیانە زۆر بووە کابرایش ڕئیسی مەجلیسی ئیدارەیە بە کەیفی خۆی پارەی سەرف کردووە اینجا لەوانەیە هەندێک جار پارەکانیشی بۆ حرام سەرف کردبێت بۆیە ئەم شەریکانە نەجاحەتیان نەهێناوە لە عالەمی ئیسلامیە و بە تایبەتی لە میسرە زۆرێک پارەی خەڵک بە هەدەر دراوە لەو مەجالە بۆیە ئەبێ مامەڵەکران لەگەڵ بانکێکی ڕەسی نابکرێ ئەمە ئەوەمان پێڵێ بۆ سەهمی هەندێ بانک بەرزە بێتەوە سەهمی هەندێ بانک نزمە بێتەوە بۆ بانکەکە خاوەنی سێقەوەی ئەعتیبارێکە و قازانجی ساڵانەی بە ڕێکوپێکی تەسلیم کردووە بۆ هەندێک لە پرۆژەکان زیاتر سەهمەکانیان بەرزە بێتەوە هەندێک لە پرۆژەکان لای خۆشمان هەندێک لە پرۆژە ئێستا بڕۆ سەهمەکانی بکڕە سەهمەکانی و پارە ئەساسیە ناکا کە هاوڵاتی پێکڕیەوە بۆ چکە نەیتوانێت لە کاتی خۆیان قازانجدا و قازانجی نەکردووە و لەوانەیە گومان هەبێت لەسەر ئەو قازانجی کە کراوە بۆ لایەنێک بۆ کەسێک چووە زۆر باشە ماسا لە ڕووی زەرەر و زیانی مزارەبەوە چێ زەرەر و زیانی مزارەبە گێڕێتەوە زەرەر و زیان عادەتەن لە فیقی ئیسلامیە زەرەر سەرمایەیکە یعنی زەرەر دابەشە بێ بەسەر دووینە یەکەم جارێ ئەگەر زەرەر عن قەسب بوو یا عن غەیر قەسب بوو یعنی کەسێک کە پارەکەی وەرگرتووە چوە ئیشێکی مزارەبەی کردووە زەرەرێکی بەسەر هاتووە ئەم زەرەرە لە قەسب بووە یا عن غەیر قەسب زەرەرەکەی ئەگەر لە قەسب بوو ئەبێ ئەو کەسە زەرەرەکە ببژێرێ بەڵام عن غەیری قەسب بوو یعنی دەسەڵاتی ئەوی تیانە بوو ئەوە سەرمایەکە زەرەرەکە بژێرێ بەس چۆن لە سەرمایەکە ئەویش ئەکرێ بە دوو بەشەوە ئەگەر قازانج هەبوو لە قازانجەکە دەرەکرێ ئەگەر قازانج نەبوو ئەوە لە سەرمایەکە دەرەکرێ کەواتە خاوەنی کەسەکەی کە هەڵەسێ بە چالاکیەکە ئەگەر بە عن قەسب زەرەرەکەی دابوو کەم تەرخەمی کرد بوو زەرەر هاتبوو ئەو تەحملەکە یەکەم زەرەرەکە بژێرێ دووەم جوودەکەی خۆشی بەزایە ڕۆیشتووە وەدایع زەرەر ناکات وەدایع لەو کاتە زەرەر ناکات ئەگەر عن غەیر قەسب بوو زەرەر هاتووە سەریانە ئەگەر قازانج بوو لە قازانجەکەی دەرەکەن کەواتە ڕەسمالەکەی بۆ گەڕێتەوە ئەگەر قازانجی نەکرد بوو ئەوە لە سەرمایەکە دەرەچێ کابرایەکە هەڵساوە بە ئیشەکە جوهودەکەی ڕۆیشتووە ئەوە زەرەر تەوزیع بێ بەسەر بەشداربووەکانی ناو مزارەبەکە کە هەندێکیان پارەیان داوە هەندێکیان جوودیان سەرف کرد لە کاتی کەسێک وەدایعێک ئەوێت لەگە بانکێکە پارەکەی بخاتە بانکێکی ئیسلامیەوە ئەم جۆرە زەرەرانەی بۆ شیە کرێتەوە یەکەمە بێ خۆی سەقافەیەکی ئەوەی هەبێکە ئەو جارێ لە چم مەزدەرێکی بانکادایەنێ طبعا دوو ئیمامی شافعی ئەفەرمێ ئەوەی چووە ناو بازار واجبە لەسەری ئەحکامی بەیع و معاملە بزانێ ئەوەیشی لەگەڵ بانکە تەعاملەکە واجبە لەسەری خۆی بگەڕێ بە دوای ئەمە ئەنجا ئەوە لە وڵاتی ئێمە ئێحتیمام بەو قەزیانە نادرێ ئەگینا ئەوەی ئەچێتە بازار کۆمەڵی کۆرسی تایبەتی وەرەگرێ ئەوەی تەعامل لەگەڵ بانکەکە ئەوەی ئەسوم و سەنەدات مامەڵە لەگەڵا کۆرسی تایبەت وەرەگرێ بۆی چۆن یعنی لەسەر ئەساسی مجازفە نەڕواتە ناو بازارۆ لەسەر ئەساسی جۆرێک لە خیبرەی بیدایی ئەڕوات و بیدایەتیش بە سادەیی ئەڕواتە ناو قەزیەکە ئەگینا هەر یەکەم جاری فلاسەکە چونکە ئەوەندەی اختیلاسات و گەندەڵی و فەساد و ئانە لە مەجالی نەشاتی سەرمایەداریە هەیە ینی مامەڵە بە سەرمایەوە ئەوەندە گەندەڵی و اختلاس لە مەشاڵی اقتصادی ئینتاجیان نییە ڕاست مەسەن تۆ معمەلێکە ئینتاجێکی تایبەتی هەیە بەڵام پارەیەکە کە خەیتە ناو بانکێکۆ نازانین بانکەکە چۆن مامەڵی پێوە کردووە ئەمەیان لەسەر ئەساسی سیقەیە و سیقەیش هەموو جارێ
دروست نابێ یا ئەم ئینسانە قابل بەوەیە زۆرێک خەڵکی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی پارەیاندا بە خەڵکی چاک و پاک و ڕێک و پێک لە مەرحەلەیەکە بەس دوای دەرچوو ئەو سیقەیەی دۆڕاندووە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە مەسەن زەرەری لە شوێنێکی تر کردووە پارەی خەڵکەکەی گلداوەتەوە و پێی پێهێناوە دەرچووە لە وڵات. ماسە من هیچ پرسیارێکم لەو بارەوە نەماوە گەر تۆ شتێکن لەبارەی مزارەبەوە مێ چووکە مزارەبە جێ هێڵی مزارەبە یەکێکە لەو سەرچاوە استثماریانەی کە هاوڵاتیان ئەتوانن لە ڕێگەی ئەمەوە پارەکانیان بخەنەگەر لە بانکە ئیسلامیەکانە یاخود لە ڕێگەی ئەگەر بانکی ئیسلامیمان نیە وەکو حاڵەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمەڵە خەڵکانێکەوە کە ئەبێت جێگەی متمانە بن و ئەبێ ئەو شخصەش خۆی معاملاتی بانکی بزانێ یا معاملاتی مزارەبە بزانێ بۆ ئەوەی بزانێ چۆن سەرمایە پێشکەشەکات چکە سەرمایە بە ئاسان بەدەستی نێناوە ناژبێ بە ئاسان لە دەستی بە بۆیە ئەبێ بزانێت تەسلیمی کێیەکە و لەسەر چ ئەساسێک لەسەر قازانجەکە ڕێیەکەون. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید پسپۆڕیابووری لە مەڵقێژ لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ بەڕێستان. بینەرانی عزیز و خۆشەوی سپاس بۆ بینەری ئێوەش تا ئەڵقەی ئایندە لە باسێکی تری پرۆژەی بانکی ئیسلامی قسە و باسەکەین لەبارەی مڕابەحەوە ئینشاءڵڵا تا ئەڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش. سپاس.